سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئەمڕۆ خەجێ نەخۆشە. سێ نەخۆشی جیاوازی هەن. ئەوە تا کەوتووە و نەخۆشە. اینجا ئەو نەخۆشیانەی خەجێ کە سێ نەخۆشی جۆرا و جۆرن هەندێک جار بە 6 جۆری جیاوازەوە دەردەکەون. نازانم بۆچی لە هیچ کتێبێکی پزیشکیدا باسییان لێوە نەکراوە. ئەمڕۆ دێین باسی ئەو حاڵەتە پزیشکیە باوانە دەکەین کە لە نێو کوردەواریدا بە ناوی دیکە ناویان لێنراوە، بە بۆن کەوتن، بۆ نمونە باژەڵە، ترسان. ئەمانە چین؟ لە ڕۆ پزیشکیەکە پێناسەیان چییە؟ زانستی پزیشکی چیان لەسەر دەڵێت؟ باسییان دەکەین. ئەمە بۆ خەجێ، بۆ منداڵەکانمان. اینجا بڕگەی دومی بەرنامەکەمان بڵێ چییە؟ بابەتێکی زۆر زۆر گرنگ و جوان و قشت و شیرینە، پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە، بەڵام نایڵێم تا بەشی سێمی بەرنامە چییە؟ بەشی سێمی بەرنامە پەنیرە. پەنیر زۆر بەمان حەزمان لە پەنیرە. کام جۆری پەنیر بخۆین، چۆن دروست کرابێ، چەند بیخۆین، چ کاتێکی ڕۆژ و شەو بیخۆین، چێ دەتوانێت بیخوات، چێ ناتوانێت بیخوات. اینجا جیاوازی نێوان پەنیری کوردی، پەنیری خۆماڵی لەگەڵ پەنیری وڵاتانی دیکە چییە؟ لێرە مام عومەر و فاتمە خانم لەگەڵە. گەلێک بخێراتن، گەلێک سپاس، مەمنون. ئەمڕۆ مام عومەر و فاتمە خان پێمان دەڵێن کە چۆن پەنیری کوردی بەرهەم دەهێنرێت. ئەوە گرنگە. اینجا دوایی پێتان دەڵێم کە بۆچی دەبێت پەنیری کوردی جیاواز بێت لە پەنیری دیکە. لە هەمووی گرنگتر چییە؟ بەشداربووانی ئەمڕۆی بەرنامە کۆلێژی پەرستاری زانکۆی دهۆکن. زۆر بەخێر بێن سەر چاو. پەرستاری ڕۆحی خزمەتگوزاری پزیشکیە. بۆیە ئەمڕۆ ئەوان لێرەن بۆی پێمان بڵێن بەشدارین لە گەیاندنی پەیامی تەندروستی، بەشدارین لە گەیاندنی هۆشیاری تەندروستی بۆی خەڵک نەخۆش نەکەوێت و پێویستی بە چاودێری پەرستاری نەبێت. بۆچی لە هیچ کتێبێکی پزیشکیدا باسییان لێوە نەکراوە؟ وشکبوونەوە یا تای زۆر بەرز، بە بۆن کەوتن، بۆن بڕ، ترسان، مەڵاش و پەنیر، هەوکردنی پەردەی مێشک. نایڵم تا پەنیر کام جۆری پەنیر بخۆین، چۆن دروست کرابێ، چەند بیخۆین. کەسیرێکی حتا وەکو ئەڵی کەڕووە، بەڵام ئەمە خۆی لە ڕاستیا کەڕوو نییە. بە بۆن کەوتن و باژەڵە و سەرمابوون و ئەو شتە کوردەواری قشتانە. ڕۆژانە من ڤیدیۆم بۆ دێت سەرسپرەی ئێمە پرۆتین یا زۆر کەمە یا زۆر زۆرە. هەندە عالەم بێژە دەبێت بەزەر بنێ سیرەمە ئەم حەسیرەت یێنەوە. ئەم ببن کەوتنش هەروە لە زانستی پزیشکی نەدۆزراوەتەوە. موزیک دەتوانێت هەموو کەس بجۆڵێن. دراوسێکەمان وتی مەڵاشووی کەوتووە. ئەم دەرمانانی کە پێیانە درێت وەک ژەهر مامەڵاکەن. دەستان خۆش بێ. زۆر سپاس، من ڕۆشتم. زۆر سپاس. وەرە نەدە. اینجا خەجێ نەخۆشە و فەقیرەیەک دنیا نیشانەی زۆر ناخۆشی هەیە، پێویستە عیلاجێکی سەرێئی بکەین. ڕاستە قژی پێوە نەماوە بەسخۆ ئەبێ هەر عیلاجی کەین. ئەگەر قژی هەبێ یانەی بێ هەر گوناح حەوانیە. بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری یەکەم بە بۆن کەوتن و باژەڵە و سەرمابوون و ئەو شتە کوردەواری قشتانە، میوانداری سەیری کەنچێ لێرێ. میوانداری دکتۆر پشتەر عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی منداڵان لە ستۆدیۆ. زۆر بەخێر بێ دکتۆر گیان. ببوورە فەرموون. زۆر سپاست دەکەم. ئەم مناڵەمان خەجێ تەمەنی ساڵێک و شتێکە، ڕشانەوەی هەیە، کۆکەی هەیە، بێهێزی هەیە، تای هەیە، پێیان گوتوین دەردەمانگایەتی. اینجا لەولاش کەسێک ترشتی بە بۆن کەوتووە. بەڵێ کامێتی هەروەک بەڕێز ئاگاداری تاوان لە ئێستاە لەناو زۆربەی مناڵانە پەتایەک بڵاو بۆتەوە کە
کە زۆرێک لە مناڵان تووشی ئەم پەتایە بوون هەمان ئەو نیشانانیان هەیە لای ئێمە لەگەڵ وەرزەکان لەگەڵ گۆڕینی وەرزەکان پەتای ڤایرۆسەکان دەست پێ ئەکات ئەم پەتای ڤایرۆسیانە زۆر جار ڤایرۆسێکی زۆر دروستیەکە بۆیە سەیرەکەی لە کاتێکەوە بۆ کاتێکی تر ئەگۆڕێت هەندێک جار ڤایرۆسەکان نیشانەکانیان توندە دەبرێت جۆری ڤایرۆسەکەی جیاوازە هەندێک جار نیشانەکەی کەمە بۆیە لە مۆرزانەشا دەست پێکات چونکە خۆتان نەزانن لەگەڵکردنەوەی دەرگای خوێندنگا و هاتنی وەرزی سەرمایە شوێنەکە داخراوە بێت و ڤایرۆسەکان بە ئاسانی ئەگوازرێنەوە باش بەڵێ باش بفەرموو دکتۆرگان ئێوە بفەرمونون ئەی هۆکار چییە؟ هۆکارە زانستیەکە چییە بۆ تووشی ئەم نیشانانە بووە کە ئێمە پێمان وایە دەردەمانگایە یا بەبوون کەوتووە بەڵێ ئەمەی کە بۆم باس کردی هۆکارەکەی ڤایرۆسێکە خۆتان نەزانن ڤایرۆسەکان جۆرەها نیشانە دروستەکەن و لە کۆئەندامی جیاوازیشا دروستی ئەەکەن بۆ نمونە ڤایرۆسمان هەیە کۆکەیە بێت تای لەگەڵا ئەبێت لوتی تەڕە بێت شانەوەی لەگەڵا بێ لەوانەیە سکچوون دروستکە لەوانەیە میزی گۆڕێ لەوانێت تووشی ئەوکردنی پەردەی مێشکیکە ئێمە جواری وا هەیە هەر ڤایرۆسمان هەیە حاڵەتی سووکە حاڵەتی تونە بۆیە ئەوەی کە بەڕێزت باسی ئەم نیشانانت کرد بە زۆری لەگەڵ کاتەکەشیە کەەوەی کە ئێستا هەیە و لەگەڵ ئەو نیشانانی کە لەگەڵ مناڵەکانی تریشا دەرەکەوێ زیاتر لەگەڵ حاڵەتی ڤایرۆسی ڕوا ڤایرۆسەکانیش پێویستیان بکاتە تا ئەوەی کە چاک ببن ئێمە تەنها لەو حاڵەتانەیە چارەسەریان بۆکەین کە لێکەوتەی خراپی هەبێت یاخود بۆ نەوشک بوونەوە یا تای زۆر بەرز یا حاڵەتی تر باشە بەڵێ دکتۆر پشدەر ئاخر ئەم مناڵە چەند دکتۆرمان پێی کردووە هەر چاک نەبووتەوە و مناڵێکی دراوسێکەشمان هەمان کێشەی هەبوو بردیان بۆ لای کەسێک کە ئەم حاڵەتانە چارەسەر دەکات چارەسەرکاری کوردەواریە دکتۆری کوردەواریە دەرەجە یەکە بردیانە لای ئەو چاک بووەوە بەڵێ خۆی ئەم حاڵەتە زۆر جار بەداخەوە ڕۆئەیە کە چییە زۆر جار ئێمە کە هەریەت بۆ لای هەر پزیشکێکمان ئێمە سەرەتاوە بۆی ڕوونەکەینەوە کام حاڵەتە ڤایرۆسیە ڤایرۆسەکان لەوانەیە هەفتەیە دوو هەفتە ڤایرۆسی وامان هەیە سێ هەفتەی پێچێت واتە تا تەواوبوونی سووڕی ئەم ڤایرۆسە نە بە هیچ دەرمانێک چاکە بێت و نە دەرمانی پزیشک نە دەرمانی کوردەواری هیچ شتێک کاریگەری لەسەر نییە دوای ئەوەی دایکەکە چەند جارە سەردانی پزیشکە کات و لە هەموو جارەکان پێوترێت کە ئەمە نیشانەی ڤایرۆسە تووشی ئەم حاڵەتی کردووە و پێویستی بکاتە بەڵام لە کۆتاییە کە سووڕی ڤایرۆسەکە بەرەو تەواوبوو نەچێت ئەم دایکە ینی ئارامی نامێنێت و زۆر بێتاقەتی مناڵەکەی ئەبێت خۆتان نەزانن مناڵ زۆر خۆشەویستە بۆیە ئەم لە کۆتایی سووڕی ڤایرۆسەکەیە ئەیبات بۆ لای کەسێک کە پێ ئەوترێ بۆن بڕ کە لەوێ لەوانەیە هەندێک جار دەرمانێک یا شتێک کە دەرمانی کوردەواری پێوترێ شتێکی پێەیە لەوانەیە ئەمە خۆی لە ئەساسە سووڕی ڤایرۆسەکە تەواو بۆ چاک بووە بەڵام بەداخەوە حاڵەتیشمان هەیە زۆر جار هەیە ئەم دەرمانانەی کە پێیان دەدرێت وەک ژەهر مامەڵاکەن زۆر جارەیە کاریگەری زۆر خراپ و کاریگەری زۆر نەرەی لەسەر مناڵەکە دروست دەکات بەداخەوە ساڵانە چەندین حاڵەتمان هەیە کە ئەم حاڵەتیان بەسەر دێت بەداخەوە ژیانی مناڵەکانیان نەخاتە مەترسیەوە دکتۆر پشدەر ئێوە لەبەرەوەی ئەم شتە لە زانستی خۆ شتێک لە زانستی پزیشکی نەدۆزراوەتەوە ئەم ببنکەوتنش هەروە لە زانستی پزیشکی نەدۆزراوەتەوە اینجا بۆچی کە دەبرێتە لای خاتونێک یا مام حاجەیەکی هەر کەسێک کە ئەم حاڵەتانە چارەسەر دەکا بۆچی دوای ئەوە چاک دەبێتەوە هەموو جارە چاک نابێتەوە ئەو بۆی بزانی ئێمە دوو جۆر حاڵەتمانەیە حاڵەتێکمان هەیەەوەی کە باسم کردووە یەکەم جارەوەیە کە ئەکرێ سووڕی ڤایرۆسەکە تەواو بێت و خۆی چاک بوو بێتەوە هیچ پەیوەندێکی بەوە نەبێ چونکە هەموو حاڵەتەکان کە خەڵک پێوترێ بە بۆن کەوتن لە لای زانستی پزیشکی شابوونی هەیە بەڵام بە ناوی جیاواز یعنی حاڵەت ئەوەی کە ئەوان پێوترێ بە بۆن کەوتن لای ئێمە دەیان جۆر نەخۆشی ئەگرێتەوە نەخۆشەکان جیاوازن بەڵام حاڵەتیشمان هەیە بە پێچەوانەوە بردویانتە لای بۆن بڕ وتوێتی بە بۆن کەوتووە چارەسەری بۆ داناوە بەڵام لە دوای ئەوە کاتێکی هێنە بۆ ئێمە لای ئێمە کار لە کارترازاوە بۆ نمونە تۆ حاڵەتمان هەیە ڤایرۆسیە ڤایرۆسەکە حاڵەتی توند بووە باشە نیشانەی قورسی هەبووە بۆ نەسکچوونێکی هەبووە تووشی وشبوونەوەی زۆری کردووە ئەمان پیان تۆ بە بۆن کەوتووە دەرمانیان پێیاوە زۆر جار ئەم دەرمانانە کاریگەری ڕاستەخۆ ناڕاستەخۆیانە کاریگەر ڕاستەخۆکە هەندێک جار ئەم دەرمانانە وەک ژەهر مامەڵە لەگەڵ ئەو مناڵاکەن لەوانەیە گورچیلی لە کار بکەوێت لەوانەیە کۆندامی هەر سوجگەری زیانێکی زۆری بەربگێنە لەوانەیە جگەری بۆ نمونە کاریگەری ناڕاستەخۆکەی چییە ئەگەر ئەم مناڵە لەگەڵ نیشانەکانی لێ قورس کرد وشک بوونەوە تای زۆر بەرز ئەگەر زوو بگرێنێت لای پزیشک بە دڵنیایەوە زوو چارەسەری بۆ کرێت
و چاکە بێت حاڵەتی ترمان هەیە کە بەکتریایە ئەها یاخود هەر ڤایرۆسە و حاڵەتی قورس ئێستا ئێمە ئەڕێزبیمان هەیە لە پەتایەکی بەسیتەوە دروستیەکە تا هەوکردنی پەردەی مێشک باش بەڵێ ڕوونە زۆر باشە کەواتە ئەمە لە زانستی پزیشکی باسکراوە بەڵام ناوی بەبوون کەوتن نیە ئەو بەبوون کەوتن ناوێکی کوردەواریە ئەم حاڵەتە پێویستی بە تێپەڕبوونی کاتە بۆ ئەوەی سووری ڤایرۆسەکە تەواو بێ بۆ نمونە لەو نێوەندەدا پێویستە پزیشک بیبینێ بۆ یەگەر چارەسەرێکی پاڵپشتی هەبێ بیکە ئەگینە پێویست ناکە ببرێتە لای بۆن بڕوو ئەمانە وانە تەواوە جاگەر یەک ئیزافەیەکی تری بکەم لە 95 حاڵەتەکان لە نەخۆشی مناڵانە حاڵەتی ڤایرۆسین و پێویستیان بە دەرمانی دژە بەکتریانە لەو لە 95 بەشی هەرە زۆریان حاڵەتی سووکن خۆیان چاکە بن پێویستیان بکاتە نە چارەسەری پزیشکی نە دەرەوەی پزیشکی پێویست نیە ئەکرێ لە ماڵەوە بە تەنها پشو وەرگتن یا شلەمەنی نەی هەڵدی وشک بێتەوە تاکەی دابەزێنی بەفێنەکردنەوە واتە پێویستی بە هیچ چارەسەرێکی پزیشکی و ناپزیشکیش نییە باشە ئەم جارەیان حەمە هەر برای خەجەیە تووشی سکچون و ڕشانەوە بووە هیچ ناخوات اینجا تەنانەت ئاویش ناخواتەوە ناوسەریشی قوڵ بووە لەبەرەوەی ناوسەری قوڵ بووە ئەم نیشانەشی هەیە دراوسەکەمان وتی مەڵاشووی کەوتووە وتی ڕەنگە ترساش بێت یەکە لەم دوانە ئیتر کامەیانە خۆی ئەمەی کە ئەگەر بۆ ڕوومکەمەوە پێشەوەی باسیشتەکە بکەم ئایا مەڵاشوو چییە لە زانستی پزیشکیە باشە ئێمە پێشەوەی کە مناڵ لەدایک بێت خدا بۆ ئەوەی کە ئەم مناڵە بە ئاسانی لەدایک بێت و بۆی لە دوای لەدایک بوونیشەوە ئێمە سوودێکی زۆر ببینین لەو شانەی کە خەڵک پێوترێ مەڵاشوو ئەم مەڵاشووە دوو کون هەیە لە ناوسەری هەر کەسێکە کە لەدایکە بێت لە بەشی پێشەوە لە بەشی دواوە و لەگەڵ کۆمەڵک خەت هەیە لە ئێسقانەکانە بۆی لە کاتی لەدایک بوونە ئەم ئێسقانانە ئەمە ئەنتیریەر فۆنتەنێڵی پێوترێ پۆستیرەر فۆنتەڵاوی کە دواوە مەڵاشووی دواوە و مەڵاشوی پێشەوە کە خەڵک پێڵێ لەگەڵ کۆمەڵە خەت هەیە لێرە ئێسقانەکان کە یەکیان نەگرتووە لە کاتی لەدایک بوونە ئەم ئێسقانانە چنە سەر یەک بۆی سەری بچووک بێتەوە بۆی بە ئاسانی بە کۆندامی یاخود ڕێڕەوی لەدایک بوونە تێپەڕێ بۆی دایکەکە ئەزیێت نەیە بۆی مناڵەکەش ئەزیێتی نەبێ باشە لە دوای لەدایک بوونە ئێمە سوودی چی لەم کونانە ئەبینی کە خەڵک پێڵێ مەڵاشوو یەکەمیان ئەگەر پێویستمان بە پشکنی نێک بێت بۆ منە پشکنی سۆنەر هەر لە ڕێگەی ئەم کونەوە کە کونی پێشەوە بڵین زۆرتر ئەمێنێتەوە و گەورەترە ئێمە لێوە پشکنی سۆنەری بۆکەین دومیان ئەگەر هەر کاتێ بیانی مناڵە گومانی لێ بکەین کە پەستانی مێشکی بەرز بۆتەوە ناو مێشکی یاخو ناو کە لێ سەری بۆ مەگەر هەوکردنێکی زۆری هەبێ هەر بەدەست لەیان ئەزانین کە ئەمە دەرچووەواتە پێوترە بەڵجین فۆنتەنەڵ دەرچووە لە دەرو ئێمە ئەزانین و لە حاڵەتێکی ترە لە مناڵی خوار ساڵەوە باشترین نیشانە بۆ وشک بوونەوە لە مناڵانە خۆتان ئەزانن چییە مەڵاشووی پێشەوەی کە پێوترێ ئەم مەڵاشوانە خۆیان تۆزێ چاڵیەکیان هەیە باش لە کاتی وشک بوونە ئەم چاڵێ زیاکە و زۆر جارکە وشک بوونەوەیەک ئەبێ حتا لە وشکبوونەی کەم بۆ ناوەند سووک بۆ ناوەند چاڵێکە تۆزێ زیاکە خەڵکی ئێمە چونگە لە بینی ئەمەی سەرەوە ناو مێشکە بۆ ناو دەم کە خەڵک لێوێەوە وا ئەزانێ بە پەنجەیە کە مەڵاشۆکەی بۆ بەرزەکاتەوە دوو چین هەیە یەکێکیان لە ئەساسی مێشکە لە خوار مێشکەوە یەکێکشان لە سەقفی دەمە ئەم دوو بەرگە خۆتان ئێزان ئێمە زۆر جار لە کاتی خوێندنی پزیشکیە بۆ ئەوەی دەرسی لەسەر بخوێنین بێگومان ئێستا دکتۆر پشدەر ئەوانەی کە تۆ باسی دەکەی ئێستا لەسەر شاشەی ڕووداون بۆیە ئێمە لە کاتی پزیشکیە زۆر جار بە موشار بە دوو کەس ئەی بڕین تا ئەوەی بتوانین دەرس بخوێنین لەسەر ناو مێشک بۆیە بە هیچ شێوەیەک ئەم پەستانە جگە لە بریندارکردن لە ڕووی جەستەیەوە ئازاردانی مناڵەکە و لە جگە لە ئازاردان لە ڕووی دەرونیەوە هیچ سوودێک بەو مناڵە ناگەێنێ بە پێچەوانەوە زۆر زیانی پێئەگەێنێ بۆیە مەڵاشوکەوتن لە ناو زانستی پزیشکیە کە ئەوەی خەڵک پێ ئەوترێ مەڵاشوکەوتن لا ئێمە دیهایدرێشنی پێوتری وشک بوونەوە ئەمە چی ئەمە دیهایدرێشنە چی ئەم وشک بوونەوە ئەگەر بۆ نمونە زوو فریای پێویست یاخو زۆر بە چاڵا بچێت لەگەڵیا نیشانە میزی کەمی کرد ینی چاڵبوونەکە بڵێ باشە ئەم زیادبوونی چاڵبوونەکە ڕاستە دەیبینین بە چای خۆمە بەڵە هەیە باش بەڵە هەیە بەڵە ئەوەی کە پێوترێ لای خەڵک مەڵاشوکەوتن لای ئێمە پێوترێ چاڵبوونی مەڵاشووی پێشەوە یاخود ئەم کونەی پێشەوە باش کە پێوترێت چاڵە بێت لە ئەنجامی ئەوەی کە ئاوێکی زۆر لە ڕێگەی سکچوون بێ یا هەر شتێکی تر بێ یاکەم خواردن بێ لە جەستە دەرچووە وەک ئەم ئاوەی کە لە دەوری مێشکایە تەمان بۆ پارێزی مێشکە بۆی بەر
ئێسقانەکان نەکەوێت لەو کاتێ ئەمیش کەمەکە بۆیە بە چاڵە ئەچێ بۆیە لەو کاتەیە ئەگەر میسکردنی کەمی کردبوو یاخود نەمابوو وە فرمێسکی نەمابوو چاوی بە چاڵە ڕۆیشت بوو و ئەم پێستەی کاتێک کە ئەیهێنیتە دەرەوە ئەچێتەوە ئەگەر زوو نەچۆ شوێنی خۆی وە بەتایبەتی لە شێوەی کەسێک کە بە تەمەنە ئەچێ و دەرەنجان درەنگەچێتە ناوە ئەگەر ئەمانەی هەبوو بە دڵنیایی بە زووی بگێنێتە نەخۆشخانە و پسپۆری مناڵان بیبینێ بۆی چارەسەری بۆ بکە چوو ئەگەر چارەسەر نەکرێت ئەگەر چارەسەر نەکرێت وە بەداخەوە تا ئێستا دەیان حاڵەتی وامان هەبووە گورچیلەکانی لە کارەوەستێ ئەو کاتە مناڵەکە بە دڵنیایەوە ژیانێکەوێتە مەترسی و مناڵی شەوە بۆی ئەمە گیانی وەکو پزیشکی پسپۆری منداڵان ئەم حاڵەتتان بینیوە کە گەشت بێت ئەوەی کە مناڵەکە گیان لەدەست بدات بەداخەوەڵم بەڵێ بەداخەوە ئەم تێگەشتنە لە زانستی پزیشکی تێگەشتێکی زۆر نازانستیە بۆ چونکە ئەو کەسانی کەوا بیر دەکەنەوە کە مەڵاشووی کەوتووە پەنجەکە دەخەنە نێو دەمی مناڵەکە پەنجە دەخەنە نێو دەمی مناڵەکە بۆ ئەوی بەحساب ئێرە چاڵ بووە لە خوارەوە بۆی بەرزکەنەوە کواشتی وا هەیە ئەمە تێگەشتێکی زۆر نازانستیە و نەترساوە و نەمەڵاشووی کەوتووە و نەشەوە لی داوە و نەیچێک لەمانە نییە کەواتە ئەگەر بەم شێوە نازانستیە بەم ڕێڕەوە نازانستی ڕۆشتین لە کۆتاییدا ڕەنگە منداڵەکە لەدەست بدەین باشە هەموو ئەمانەش بە تایبەتی ئەم دوو حاڵەتەی بە نمونە باسمان کردن لە زانستی پزیشکیدا هەن بەڵام ناو هۆکار و پێشگیری و چارەسەری تابەت بە خۆیان هەیە نەک بەم دوو ناوە باشە اینجا خەجێ هاتەوە خەجێ تەمەنی 2 مانگە بەردەوام دەگرێت ژیر نابێتەوە تەمەنی مانگێک بووی تر لەو کاتەوە وا لێ هات ئەمە بە هەمان شێوە وتیان باژەڵەیە وتیان ترساوە ئازاتیشیان باس کرد بەڵێ خۆی ئێمە مناڵ کە سەرەتا لەدایکە بێ گریانی هەیە باش گریانی مناڵ ئەگەر ئاسایی بێت لە 2 کاتژمێر کەمترە ئەگەر گریانێک لە 3 کاتژمێر زیایی کرد لە ڕۆژێکە و ئەگەر لە 3 ڕۆژ زیاتر بوو لە هەفتەیەکە بەردەوام بێت بەسەریەکەوە یان لە ماوەی 24 کاتژمێر بەردەوامیش بێت یاخود لە ماوەی 24 کاتژمێرەکەیە بەڵێ و ئەگەر لە 3 ڕۆژ زیاتر بوو لە هەفتەیەکە باشە و ئەگەر بۆ تا 3 مانگ و لە 3 هەفتەش زیاتر مایەوە ئەو ماوەیە شتێکی پێوترێ غازات باشە لە ناو نیشانە طبیەکەی پێوترێ کۆلیک باشە ئەم گریانە واتە پێچ بەڵێ واتە پێچ ئەم گریانە تاسە لە ڕۆزانستیەکەیەوە هۆکارێکی دیاریکرا و 20% یا بە دیاریکراوی نییە بەڵام ئاڵکرێت کۆمەڵێک هۆکاری هەبێت کۆمەڵە هۆکارەکە و یاخود ئەلکتۆ پشتەکەواتە باژەڵەیە ئێستا کە بۆ باسەکەم کەواتە کۆمەڵێک هۆکاری دیاریکراو یەکێک لەوانە ئەکرێت مناڵەکە ئەو شیرە ئەگەر شیری قوتوو بخوا لەوانەیە پرۆتینی ئەو مانگایی کە شیرەکەی لێ دروستراوە پێ نەکەوێت باش یەکێ لە شتەکانی ترەوەیە کاڵەن سیستەمی دەماری ئەم مناڵە باش پێنەگەیشتۆ بۆیە وای پێکرێت دیسان ڕەنگە ئەمەش پەیوەندی بە خواردنی شیری دەستکردەوە هەبێت لە شیری دایکدا هەموو پێداویستەکانی دروستبوونی سیستمی دەماری هەیە یەکێ لە شتەکانی تر ئەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن ئەکرێت دایکەکەی خواردنێک بخوا کە مناڵەکە پێی نەکەوێت یەکێ لە هۆکارەکانی تر بە دەر لەمە هەندێک جار حاڵەتی مەترسیدارمان هەیە هەندێک جار بەدەر لە کۆلیک هەندێک جار حاڵەتێکەیە کە لەدانی دڵی لە سەروی دووسەیە ئێزڤیتی پێوترێ جاری وا هەبووە فتقی هەبوو مناڵەکە فتقی هەبووە گریانێکی زۆری هەبووە جاری وایە مناڵەکە سوتانەوەی هەبووە لە شوێنی دایبەکەیە جاری وا هەبووە بۆ نمونە چەند ڕۆژێک ئەمە جلەکانی زبر بوو بێت یا گەرمای زۆر یا سەرمای زۆر هەموو ئەمانە گریانی مناڵ زۆر زیادەکە بەڵام بەشی هەرە زۆری مناڵان ئەوەی کە زۆر جار دایکان و باوکان کە چەند جارێ سەردانی پزیشکی پێکەن حاڵەتەکەی کە پێوترێ غازات یاخود کۆلیک ئەمە لە چەنەوە دەست پێکە لە 20 ڕۆژیەوە بە زۆری دەست پێکە لە شەوانە زۆرە دەستی زۆرە هێنێتەوە قاچی هێنێتەوە دەموچاوی سوورە لەگەڕێنێ زۆر جار تا میزە یاخود تا بایەکی لێبێت و زۆر ناڕەحەتە بێ یا تا پیساییەکە لە زۆر ناڕەحەتە بێ ئەمانە لە دوای شەو لە دوای کاتژمێر 11ەوە زۆر جار دەست پێکە و تا 5 و 6 بەیانی دایک و باوکە بێتاقەتەکە ناچارە بن چەندین پزیشکی پێ بکەن لە 42 ڕۆژیە ئەم گریانە ئەگاتە لووتکە
لە 42 ڕۆژی تەمەنی مناڵەکە بەڵێ لە 42 ڕۆژی باشە. تەمەنی مناڵەکە ئەگاتە لوتکە لە دوای ئەو کاتەوە بەرەو کەمیە ڕوە زۆر جار دایک و باوکەکە من ئەمە بە دایک و باوکەکە ئاڵێم خۆشبەختترین پزیشک یاخود کارمەندی تەندروستی یاخود ئەوەی کە هەر شتێکی پێڵی ئەو کەسانن کە لە کۆتایی غازاتەکەیە سووڕی غازاتەکە ئەیبەی بۆ لای چونکە ئەڵێت بەم هەموو پزیشکە چاک نەبوو فلان پزیشکە چاکی کرد باش یاخود ئەڵێ و کارمەندی تەندروستی یاخود ئەڵە فلانشت ئەوەی کە باژەڵی پێ ئەڵێن بەداخەوە ئەڵێم باژەڵە کردارێکە بۆ ئەم مناڵانە زۆر جارەکرێ کە بە مووس یا تیغی پێوترێت کە ئەم سکەی بۆ ئەڕنن ئەمە زۆر مەترسیدارە بەداخەوە ساڵانە چەندین مناڵ ئەبن بە قوربانی ئەم حاڵەتە لە ڕووی دەرونیەوە ئازارێکی زۆری ئەدا لە ڕووی جەستەیەوە ئازارێکی زۆری ئەدا هەندێک جار ئەبێتە بە هەوکردنێکی زۆر قورس کە هەوکردنی خوێنشی پێوترێت لە ناو خەڵکا کە سێپسسی پێوترێ چەندین مناڵمان هەبووە بووە بە مەڵتی ئۆرگان فیلەر واتە کۆمەڵی ئۆرگانی بەهۆی کۆمەڵ ئەندامی جەستەی بەهۆی ئەم هەوکردنەوە لە دەستداوە لە کار کەوتووە و هەندێک مناڵمان هەیە بەداخەوە گیانی لە دەستداوە دیسان بەڵە بەداخەوە باش کاکە بابەتی باژەڵەکە زۆر گەورە بوو بەڵە ئەم دەگاتە ئەوەی کە ئەو کەسانە بەهۆی ئەم ڕنینی سک و پشتە هۆکار بن بۆ مردنی منداڵەکە بەداخەوە جگە لەو ئازارە دەرونی و جستەیەی کە باسمان کرد ئۆکەی ئەگەر ئەمانەی بۆ نەکرێ هیچی بۆ نەکرێ باشە لای ئەوان هیچی بۆ نەکرێ خۆی چاک دەبێتەوە تەنها یەک جار سەردانکردنی پزیشک بەسە بووی ئەویش کە پزیشکەکە دڵنیا بێت کە هۆکارێکی جەستەیی نییە نەخۆشیەک نییە بۆنەوەی کە پێم وتی فەدقێک یا لێدانی دڵی سەریع یا لەوانەی هەستایی بە پرۆتینێک یا شتێکە بێ کە دڵنیا بوویتەوە یا هەندێک جار هەوکردنی میزەڵان دروستیەکە کە دڵنیا بوویتەوە تەنها کات چارەسەریەکە و لە تەمەنی 3 مانگیە بەشی هەرە زۆریان بەبێ هیچ چارەسەرێک چاکە بن ئەگەر هەرمان نیشانەکە هەندێک جار تا 6 مانگ ئەو خێزانانی بەختیان نییە هەندێک جار تا ساڵی ژاری وای بەردەوامە بێ بەڵام پێویستی بە هیچ چارەسەرێک نییە قەترەی زۆر هەیە لە بازار زۆر جار هەیە بە هیچ جۆر لەو قەترانە چاک نابێ هەندێک جار وەڵامی بۆ قەترەیەکە بێ کەمیش تەنها ئەوەیە غازەکە ئەکاتە دەرەوە هیچی تر هیچ کاریگەریتر نییە کەواتە دیسان بە هەمان شێوە ئەم حاڵەتەش لە واقعدا هەیە ینی تۆ وەکو دایک ڕاز دەکەی و ئێمە زۆر ڕێزی ئەو بیر بۆچوونی تۆ دەگرین ڕاز دەکەی کە مناڵەکەت کۆمەڵێک نیشانەی هەیە و ئەو نیشانانە دراوسێکەمان خانمە بە ساڵاتچوەکەمان خزمەکەمان و ئەمانە دایکی فلان و خەسووی فلان و ئەمانە هەمووی ناویان ناباژەڵە ئۆکەی تەواو هیچ کێشەم نییە لەسەرەوە کێشەمان نییە من و دکتۆر پشدەر وەزانستی پزیشکی لەسەرەوە کێشەی نێو بێ ڕێزی دەگرین بەڵام هەر ناوێکی لێدەنی قەیناکە بەڵام ئەو نیشانانە هۆکارێکی پزیشکیان هەیە کە زانستی پزیشکی بەباشی باسی کردووە و چارەسەر و پێشگیریشی بۆ داناوە لەبەرەوە پێویست ناکە بڕۆیتە لای کەسێک کە ناومان ناوە چارەسەرکاری کوردەواری یا دکتۆری کوردەواری بۆی ئەو زوڵمە گەورەی لێ بکە وی دوای مناڵەکە لەدەست بدەی لەبەرەوەی کە بەرگەت نەگرت زانستی پزیشکی 100 ساڵە بێگومان زۆر زیاترە بەڵام لانی کەم 100 ساڵی ڕابردوو پێشکەوتنێکی یەکجار خێرای بەخۆیەوە بینیوە و زۆر بەباشی گەیشتۆتە چارەسەری زۆر بە زۆری ئەو نەخۆشیە باوانەی کە ئێمە ڕۆژانە دەیان بینین مناڵەکەت بە تیغ یان بە مووس سکی و پشتی هەڵمەدڕە و تووشی برین و زەحمەتی و ئازاری جەستەیی و دەرونی مەکە ئەمە دیسان تێگەیشتێکی نازانستیە بیبەرە بۆ لای پزیشک بۆی زانستی پزیشکی کە لە هەموو دنیا چارەسەری بۆ داناوە پزیشکانی ئێمەش چارەسەری بۆ دابنێن دکتۆر پشدەر من زۆر سپاست دەکەم زمانێکی زانستی سادە شیرین بۆ تڕونکردینەوە تاوە من خەجە و حەمە نابەمە لای چارەسەرکاری کوردەواری دەیهێنم بۆ لای ئێوە چیتان وت وا دەکەم بە هیوای تەندروستی هەموو لایەک زۆر سپاسان دەکەم دەستت خۆش بێ دکتۆر پشدەر دەچینە بەشی دووەمی بەرنامە